بەناوی خوای بەخشندەی میهرەبان، خۆشەویستانی بەرنامەی پەیامی ڕۆژ و بینەرانی عزیزی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرگوێ گەنجوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ. شادمان و خۆشحاڵین لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم کاک جەلال بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست گەشتی نەومێ دەکەین میوانێکی ڕۆحسووکی ماڵەکانتان بین و بتوانین لەو پەیام و وتە و زانیاریانەی کە ئەمڕۆ لە بەرنامەکەەوە پێشکەشیەوەیەکەین گەنجینەی زانست و معریفەی ئەوە زیاتر و دەوڵەمەندتر بکەین. خۆشحاڵین ئەم ڕۆژ لە خزمەتتان دەین. زۆر سپاس ڕاست، بەڵام تۆ بڵێ ڕزاگران بین. وڵایە گونجێرە بەخواجاری وایە. زۆر باشە. بینەرانی عزیز، سڵاوی خوای گەورەتان لێبێت، بەیانیتان باش بۆ هیوای کە ڕۆژێکی پڕ لە ئاسوودەیی و بەختەوەریتان هەبێت. بڕگە و بەرنمەکانی ئەمڕۆمان پێکاتوە لە سێ بڕگەی سەرەکی کە تەوەری یەکەمیان قسەکردنە لەسەرەوەی کە تاک تا چەندە پێویستە فێری فریاگوزاریە سەرەتاییەکان ببێت، بە تایبەتی لە ماڵەوە کە دوێنێ ڕۆژی جیهانی فریاگوزاری سەرەتایی بوو. تەوەری دووەمان لەگەڵ دەستپێکردنی وەرزینەوەی خوێندن بە تایبەتی کردنەوەی زانکۆ و پەیمانگاکان پێویستە ئەو قوتابیانی لە دەرەوەی شاردێنە ناو شارەوە بەشە ناوخۆیی وەردەگرن. ئایا ڕێنماییەکان چین بۆ وەرگرتنی بەشە ناوخۆیی و ئەو کۆسپول لەمپەرانی کە دێتە بەردەمیان چوویە و چۆنە و چۆن چارەسەر دەکرێت کە میوانێکی تایبەتمان دەبێت و قسە لەسەرەوە تەوەرەش دەکەین. تەوەری سێەمان تەوەرێکی تۆمارکراوە کەویش بڕگەی دروستکردنی خواردن و شیرینیە کە خاتوو فاتمە حەسەن پێشکەشمان دەکات لەگەڵ چەند راپۆرت و زانیاریەکی تایبەت کە پێشکەشی ئەوەی بینەری عزیز و خۆشەویستی دەکەین. وەک هەمیشە بڕگەی یەکەمان پێشبینی کەشوهەوای شار و شارۆچەکانی هەرێمی کوردستانە با پێکەوە بینەری بین. بەڵێ خۆشەویستان، بە پێکەوە بینەری بڕگەی نرخی دراوەکانیش بین و بزانین ئەمڕۆ چه گۆڕانکاری و جیاوازیەک بەسەر نرخی دراوەکاندا هاتووە لە چاو ڕۆژانی ڕابردوو یا دوێنێ. بڕگەی یادەوەری بەرنامەی پەیامی ڕۆژ ئێستا بووەتە ڕۆژمێرێک بۆ بینەرانی عزیزی پەیام.
وەکەمیشە ئەم بڕگەیە ئاشنامان دەکات بە ڕوودا و بۆ ڕووداوانەی کە لە ڕابردوودا ڕوویان داوە بە تایبەتی ئەوانەی کە بۆ ئێمەی گەلی کورد جێگەی بایخ و گرنگن با بێکەوە پێکەوە بینەری بڕگەی یادەوەری بین. پانزەی نۆی ساڵی 1946 شەهیدبوونی سەرکردە و مجاهیدی خواناسوازای کورد عیمادەدین زەنکی لەلایەن سوپای خاچپەرستانەوە ناوبراو یەکێک بوو لە فەرماندە لێهاتوەکانی سوپای باپیرە سەلاحەدینی ئەیوبی و پاشخۆی ماحمودی کوڕی شوێنی باوکی گرتەوە و لە وەدەرنانی سوپای خاچپەرستەکان و ڕزگارکردنی سنووری مسلمانان بێوێنە بوو. 15 نۆی ساڵی 2003 کۆڵن پاوڵی وەزیری دەرەوەی ئەمریکا دوای سەردانەکەی بۆ بەغدای پایتەختی عێراق سەردانی شاری هەڵەبجەی شەهیدی کرد. سەردانەکەشی دوای ڕوخانی ڕژیمی سەدام حسێن بوو. 15 نۆی ساڵی 1972 کۆچی دوایی شاعری نەتەوەی و مسلمانی کورد و ڕۆژنامەنووس حاجی باقی بەنگینەی لە تەمەنی 64 ساڵیدا و لە گۆڕستانی سەیوانی شاری سلێمانی بە خاکسپێر درراوە. ناوبراو ساڵی 1970 لە شاری سەقزی ڕۆژهەڵاتی کوردستان چاوی بە دنیا هەڵهێناوە. هەروەها یەکێک بووە لە ڕۆژنامە زیرەکەکانی ڕۆژنامە نووسە زیرەکەکانی هەردوو ڕۆژنامەی ژین و ژیانی پیرەمێردی شاعیر. پانزەی نۆی ساڵی 2009 دادگای باڵای عێراق بڕیاری ئازادکردنی بۆ ڕۆژنامەنووسی تەلەڤیزیۆنی عێراقی منتەزیر زەیدی دەرکرد کە لە تەواوی جیهاندا ناسرا کاتێک لە 14 دوانزەی ساڵی 2008 جوتە پیاڵاوەکەی خۆی گرتە جۆرج دەبلیو بۆشی سەرۆکۆماری ئەمریکا کە سەردانی عێراقی کردبوو لەگەڵ نووری مالکی سەرقاڵی کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسی بوون و چەندین سەرمایەداری نزیک لە ڕژێمی بەعس پارەیەکی زۆریان بە زیادکردنی ئاشکرا بۆ ئەو پیاڵاوانەدانە کە هاوێژران بۆ خودی جۆرج بۆش. هەر لەو کاتەدا پاسەوانەکانی نووری مالکی هەڵیان کوتایە سەر منتەزیر زەیتی و پاشتریش ڕەوانەی زیندانیان کرد. 15 نۆی ساڵی 1898 لە دایکبوونی شاعری نەتەوەی و ناوداری کورد قانعی شاعیر لە گوندی ڕێشێنی شارە زۆر. قانعی شاعیر بەهۆی ئەو ژیانە کولە مەرگی و هەژاری هەی بووە بە شاعری چەوساوەکانی کورد ناسرا بوو. هۆکاری هەژارێکەشی پەیوەستە بە عیزەتی نەفس و ملنەدانی بۆ هیچ ئاغا و شێخ و دەرەبەگێک و ویستوێتی بە ڕەنجیشانی خۆی منداڵ و خێزانەکەی بەخێو بکات و هیچ ئاغا و دەرەبەگ و شێخێکیش ئامادە نەبوون ئیش و شوانکاری و کرێکاری پێ بسپێرێت تا نەبێتە ڕەنجبەر و کۆیلەی ئەو. قانعی شاعریش ئەوەی ڕەت کردوێتەوە. سڵاوتان لێبێ خۆشەویستان، ڕۆژی ڕابردوو ڕۆژی جیهانی فریاگوزاری سەرەتایی بوو و ئاشناکردنی کۆمەڵگەی مرۆڤایەتی بە فریاگوزاریە سەرەتاییەکان کە لە جیهاندا لە ڕێی کۆڕ و سیمینار و بڵاوکراوە و زۆر هۆکاری دیکەی ڕاگەیاندنەوە مرۆڤایەتی و تاکەکان ئاشناکرێن بە فریاگوزاریە سەرەتاییەکان کە هەر یەکێک لە ئێمە ڕۆژانە بە تێکچوونە تەندروستیەکان یان بە برینداربوون و بەریەکەوتن و کەوتنە خوارە و زۆر جار تووشی حاڵەتێکی نەخوازراوی جەستەی و تەندروستی دەبین. ئەو هۆشیاری و ڕێنماییە کامەیە کە ئێمە پێویستە لەبارەی سەلامەتی و تەندروستی خۆمان و تاکەکانی خێزانەکەمانەوەمان هەمان بێ. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز هاوڕێستیق یاریدەدەری پزیشکمان کردەوە. دکتۆر زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئەمە. سپاس بۆ جەنابتان، سپاس بۆ ئەم دەرفەتە. جەنابتان وەکو یاریدەدەرێکی پزیشک چی لەبارەی ڕۆژی جیهانی فریاگوزاری سەرەتاییەوە دەڵێن و چ پەیامێکتان بۆ هاوڵاتیان و بینەران هەیە؟ دەستخۆشیتان لێکم دیارە لە سەرەتایان پێم پرسیتان فریاگوزاری سەرەتایی یان فریاکەوتنی سەرەتایی چیە؟ لە ڕاستیە فریاکەوتنی سەرەتایی بریتیە لەو چارەسەرە هەنووکەیە پێشوەختەیە کە بۆ کەسێکی کارەساتبار ئەکرێت کە کاتێک ژیانی لە لێواری مەرگایە. یعنی هەندێک کات تۆ پێویستە بە لەحەزاتە ئەگەر لەو تۆ لەو لەحەزاتە فریای نەکەویت ژیان لەدەست ئەیات هەتا ئەگەیتە شوێنی مەبەست و ئەو شوێنانی کادێ. بۆیە پێویستە هەر کەسێک لە ئێمە تا ڕادەیەکی زۆر ڕۆشنبیریی هەبێت
بە تایبەتی ئەوانەی کە لە دەرەوەی شارەکان و کە بە ئاسانی دەستیان ناگا بە نەخۆشخانەکان بۆ چاسەری ئەو کارەساتە ئەو ڕووداوانی کە ڕۆژانە ڕۆیەوە هەمووشان بە بەردەوامی ڕووداوەکان ئەبینین هەر لە ڕووداوی مارپیۆدانە ڕووداوی سارەیە بڕینە کەوتنە خوارەوەی خنکانە بەڕاستی بابەتەکان زۆر هەڵەگرێت لەبەرەوە پێویستە هەر کەسێکمان زانەریشی ئەوەی هەبێت بتوانێت ژیانی کەسی ڕزگار کات هەتاگاتە ئەو شوێنێک کە چارەسەری کۆتایی بۆ ئەنجامەدرێت. کامەیە حاڵەتەکانی فریاگوزاری؟ حاڵەتەکانی فریاگوزاری بۆ نمونە ئەگەر سێری حاڵەتەکانی فریاگوزاری بکەن حاڵەتەکان زۆرە و بە پێی شوێنەکانیشە گۆڕێت بۆ نمونە کەسێک کە کاتێک ئەسووتێت ئەمە عیلاجێکی جیاوازتری هەیە و هەروە ئەو کەسانی کە بۆ نمونە ئەخنچێن لە ئاوە کەسێکەیە کە مار پێوەیە کەسێک کەواتە کەسێکە توش حاڵی خوێنبەربوون ئەبێت کەسێکەیە بۆ لە شوێنە کەوتخوا تووشی حاڵی فراکچەر واتە بڵێن شکاوی بووە ئەمانە هەرێکیان فریاگوزاری تایبەت بەخۆیە بەڵام کارەکەش قورس نییە کارەکە ئەوەنەیە تۆ بتوانیت ئەوەنەی ئیش بۆ بکەیت تاکو ژیانی لە مردن ڕزگارکەی تاکو ئەگەینێت ئەو شوێنەی کە پێویستە ئیشی بۆ بکرێت و لەو ناڕەحەتیە ڕزگاری بکەیت. زۆر باشە. ئایا تا چەندە پێویستە تاک فێری هەموو حاڵەتە فریاگوزاریەکان ببێ یاخود نا ڕەنگە خانمێک لە ماڵەوە هەندێک حاڵک پێویستە فێر بێت پیاوێکشکە لە دەرەوەیە هەندێک حاڵەتی جیاوازتر؟ لە ڕاستیە پێویستە هەر کەسێ هەر تاکێکی ناو کۆمەڵگا تا ڕادەیەکی باش زانیاری لەسەر فریاگوزاری هەبێت بۆمە تۆ لە ماڵەکەتە پێویستە سونێقیان بە شوێنێکت هەبێ بۆ بابەتەکانی فریاگوزاری حاڵی بڕینە حاڵی بۆ منە جاریوایە کەوتنە خوارەوەی ئەکەویتە خوارە لە شوێنێکەوە لە پلەیەکەوە جاریوایە مناڵەکەت ئاوی بەرەکەی ئەسووتێ ئەمە وەکو خەڵکو خانمای نامەڵ بەڵام بە تایبەتی ئێمە خەڵکانی ئێمە زیاتر لە دەرەوەن زیاتر لەو شوێنانەکەوە زەرعاتەکەن بە تایبەتی جا بە پێی وەرزەکانە گۆڕێ ئێمە لە وەرزی بڵێن بەهار و هاوێنە زیاتر بابەتی مارپێوەدان زیاتر بابەتی دووپشکە ئەمانە زۆرە لە وەرزەکانی زستانە زیاتر بابەتی سوتایی لەبێت ئاگر زیاتر بەکارێنێ بابەتی سوتاوێ کەواتە پێویستە هەر کەسێکمان ئەوەنەی زانەری هەبێت لەسەر بابەتەکان کە بتوانێت کابرا قاچشکا چی بۆ بکە من لە واقعی خۆمە ئەوەم بینی ئەگەر لەم ساڵانی پێشووە ڕۆشتمەوە بە ماڵۆ لە ڕێگا سارێک هات ویایی بە تەکسیەکە قاچی بڵێن ساقتێتە شکا بوو ئەمود من کارمەندم ئەزانم ئەمە چۆن عیلاجەکرێت ئەمە ئەگەر بە ئاسانی بە شێوەیەکی لێزانانی ئیشی بۆ بکەیت لێتی ئەگەیت ئەزانی زۆر بە ئاسانی کەسە بەڕێەکەی خەڵکی هەبووی کاگەواتی سەبێ بزانام قاچشکەوە تۆ بزانە قاچشکەوە نشکات تو چی بۆ بکەیت خۆ توی چی بۆ ناکەیت یعنی جارە بوو لە سیارەکە ئەوت نازانم چی پێڵن ئەوە هەڵناگرتووە هەنا سەرەکە دایان ناوچەکە سەیری سیارەکان کە بزانە سیارەکە چاک بێت یان چاک نابێتەوە زەرەی سیارەکە چەنەیە کاتە ئەمە ناوشیاری خەڵی پیشانەیەت ئەمە ئەم ژیانی کەسەکە مهمترە کەسە قاچشکەوە بەشی خۆری قاچی ئاوا یاری ئەکات یعنی حساب ئێسکەکە تاوا لێ بێتەوە تۆ بە تەمای ئەڵی جابزانام زەرەی سیارەکە زۆرە جا بە حەزێ سەبێ بزانام ئەتوانێت سەر پێ خۆی برێ لەم کاتە نێروێک بقرتێت و بە تایبەتی قاچە لە ئیشەکە تا ئیتم دەوری نامێنێت زۆر باش تۆ چیت بۆ کرد لەوێ هێشتانیشی لەسەر بکەیت لەو کاتە خەڵکە ئەوەنە کۆ بووە تەنها ئەوەنە پێکرابێ خەوناوە ساکڵم کاکە بڕۆ هەتا خەڵکەکە کاکە بازار ڕاوەستێتم نا ئەم پیاوا بڕە نانێشی چی بکەین زۆر باشە کەواتە تۆ لەوێ ڕۆڵت دەبێت چی بێ بۆ نمونە منیش هەمان شێواز شەوێک هاتمەوە لەسەر شەستی سیارێک یابووی لە کەسێک دیارە بورا بوویەوە بە دەما کەوتبوو خوێنیشی لێ هاتبوو بەس نەیان دێهشت بە هیچ شوازێک دەستی لێ بدەم تا بزانم چیەتی ماوە نەماوە مۆبایلەکەشی جەڕسی لێ دەدانیان دێشت جوابی جەڕسی مۆبایلەکەشی بدەمەوە بزانم کە سوکاری کێ مردووە زیندووە کابرا اینم حاڵەتەیە دەبێت تاک تا چەند هوشیار بێت چۆن مامەڵە لەگەڵم کێسانەدا بکات ئەم حاڵەتە ئەگەر سەر وشیاری و بڵێن شارەزایی خەڵکی ئەو سنوورە باشتر ئەو کەسی کە شارەزانە دوورکەوێتەوە تو هیچی پێ ناکرێت بۆی زەرێکی لێ چوە کات ئەڕات تۆ کاتەکەت و کاتی کتوپڕە نابێت چرکە بەچەکە لە دەست بچێت شوێ هاچی دەدەچێت لەسەر ژیانی کەسی کارەساتبار ئەکەوێت و نە تۆ هیچی بۆ بێن ئەو کەسێکە لە چا دەوێتی بەڵام پێویست وەختەی پێویست ئەو کەسان دوورکەونەوە مەجالی بم بۆ کەسێک کە شارەزایە بۆمە کەسێکە شکاوە پێویست ناکات توێکی بکەیت تەنها ئەو شوێنە ڕەبتەکەی بە شتێکەوە بە لەو کاتە چیت لە ئەگەر دارێکی بچووکە ئەگەر پارچە مەقابەیەکە شتێکی پێشی تەنها بۆی قاچە نەژوڵە بۆی تەئسیر ئەگەر خوێنبەربوونێکە بێ خوێنبەربوون زیاتر نەبێت کەسێکە بۆ نمونە بوراوەتە جاکە تۆ سەری ناودەمێکی بزان ناودەمی زمای نەچۆتەوە دەوا بخنچێنێت ئەو پیسی و شتانی کە بناودەمێت پاشی هێزم بێ ئەوە کارە بکە ڕێگای هەناسەی بێ هەناسە بات
شوی خۆ زاناسە 2 دقه بۆ 3 دقه زیاتر ئێستا تحمل ناکە کەواتە حاڵەکانە گۆڕێ کەس لە هەمە کاتە دەمروتی ژیراوە خوێنبەربوونیشیە تۆ پێش هەناسەکە مهمە چون خوێنبەربوونەکە ئەگەر چەند دقەیەکی زیاتر بخوانێ نابێت سەبەبی لە دەزانی کەسەکە بەڵام هەناسە 2 دقه تێپەڕکەتەوە زۆر باشە زۆر جار لە کاتی ڕووداودا بەتابەت لە نێو خانماندا شڵەژانێکی دەرونی ڕووەکاتە کە ئەو کەسە فریاگوزارەوەی کەسێک کە فریای کەسی زیان لێکەوتووەکەوێ یا بەونەی کاتە قیژە و هاوار وەکۆڵێ زۆر جار خۆشی کە خوێنە بینێ لەوە چێ بە حاڵەتی بورانەوە ئەو شتانە مەبەستمەوەیە تا چەند پێویستە ئارامی دەرونی کەسی توش بوو بە ڕووداوەکە یان سوتاوێکە کەوتوتە خوارەوە تا چەند پێویستە بیپارێزین و شڵەژانی دەرونی ئێمە نەبێتە مای زیادبوونی وەکۆڵی لەکەوتەکانی ئەو ڕووداوە ئەوەی کە مهمە ئەو کەسێک کە چارەسەرەکە ئەکا و شارەزایەکیە پێویستە یەکەم شتە متمانی بەخۆی هەبێت پاشان کەسێکی ژیری بێ نەشڵەژێ هەرچەند تۆ بشڵەژێت هەرچەند تۆ وەزعەکە لە خۆت تێک بی هەموو لەسەر ژیانی کەسی کارەسەربارەکەوێت ئەو کەسێک کە تووشی حاڵەتی ڕووداوەکە بووە بۆیە پێش وەختە پێویستە ئەو کەسانی کە ئەم متمانیان بەخوانیە دوورکەونەوە باشتر لەوەی کە لە نزیکی ئەم کەسەوە بمێنەوە پێویستە یەکەمجار ئەو کەسێک کە ئەچێت سەر حاڵەتەکە و شارەزایەکیە خۆی بە دەروونێکی ئارامەوە ئارام بۆ مەوزوعانە خاو بێت دەروونێکی ئارام بەڵام بە سەریعی خاڵەکان بە شوێنێک هاجێبەجێکەوە بۆ چۆن لە ئێستا باسم کرد کابرا خوێنبەربوونی و هەناسەشی گیراوە هەناسەکە پێش خوێنبەربوونەکەیە پاشان خوێنبەربوونەکە چاسەکە چی خوێنبەربوونەکە کاتی زیاتی هەبێت کێشەی نییە بەڵام هەناسەکە بە پێچەوانەوە لەبۆ کەسە بێت زۆر ئارام بێت کەسێکی لەسەر خۆ بێت کەسێکی هەڵەشە نەبێت کە من ئەزام حاڵەتێک هاتووە پێشەوە هەڵەشەیی من زیان بە کەسەکەنێ باشتر نەسمە سەر کەسێکی شارەزاتر کە ئەو سیفەتانی منیتیانە ئەو متمانە بە خۆبووی زیاترە ئەو زیاتر سیقە و متمانی هەیە ئەو چارەسەریکات شوێ بەو ئەکرێت من ژیانی کەسەکە لە دەستێن بەڵام ئەو لە دەستی نایەت لەبەرەوەی پێویستە ئەو کەسێک کە ئەچێت سەر حاڵەتەکە زۆر متمانی بەخۆی بێت و کەسێکی بەڕاستی یعنی بە جورئەت بێت چۆ تۆ لە حاڵەتەکە خوێنە بینی بۆنەوە خەڵکێکە بینی سەرەکەی تووشی حاڵەتی سەرا بووە کابرا یعنی هەر چواپەری ئەهاوێت ئەمە سێریکەی تا خۆی واش بێتەوە لە خۆی پەلەکانی شکێتەوە فرێ ناکەویت لەبێت ئەگەر جورئەتی ئەمێنێ بێ باشتر لێ دەکەوێتەوە کەسێک بانکە کە شارەزای هەیە و ئەشتوانە چارەسەری ئەم حاڵەتە بکات زۆر باشە زۆر جار وەک کاگراز ئەماژی پێکرد بە تایبەت خانمێک کە لە ماڵەوە بێ پەنجەی منداڵەکەی ببڕێت یاخود خوێنی پیا بێت ئەشڵەژێ هەیە تەنانە دەگەر خوێن ببینێ بورێتەوە چۆن حاڵەتە فریاگوزاریەکان یا چۆن ڕێنماییە فریاگوزاری سەرەتاییەکان ئەم شڵەژانانە چارەسەر دەکایە دەبێ و کەسە چی بکە و لە ئێستادا تا چەندە خول و دەورات هەیە بۆی کە تاکەکانی ماڵەوە تاکەکان کە دەچنە دەرەوە ئەوانی کە لە غێری کەرتی تەندروستیان فێری حاڵەتەکانی فریاگوزاری سەرەتایی ببن بەڵێ لە ڕاستیە پێویستە ئەو کەسانی ئێمە یعنی وەکو خول و دەورە ئەبێ بکرێ بەڵام ئەمڕۆ لە وڵاتی ئێمە خول و بابەتانیە کەواتە مادەم لەم حاڵەتەیە تۆ لایانی پەیوەندیدار ئەمی شەناکە ئەبێ هەر کەسێک لە ئێمە ئەو هەستە مەسئولیەتی تیابێت کە من ئەزانم کە لە ماڵی منە ئاگر هەبوو واتە حاڵەتی ئاگر ئەبێ هەبێت چاق و هەبوو حاڵەتی بڕێن ئەبێ هەبێ ئەمە شتێکە ڕۆژانە هەموو ئەم حاڵەتە ئابینین بۆیە پێویستە ئەو کەسانە دەروێنێکی ئارامیان هەبێت ئەبێ بە دەورەبینین بێت بە هەوڵدان بێت من بابەتە نمونەم زۆر لە برازایەکمە بوو زۆر بچووک بوو نوێکێکی بووە لوتیوە کە هاتم لە ماڵەوە یعنی ئەم لە خۆی ئەیە ئەو نازانم لە خۆی کوشتن باشە مەسیوتیوان نوێکێ چۆت من جا نوێکێ چیە هەر بەتیادی وتم چی هەیە لە کاتەوە حاڵەتە وتیانە موچێشێکی ڕاستم کرد قسمەتی هێناوەدەوە هیچی تر حاڵی دەمبری برازایم کۆت بە خوارەوە بە ئەو کاتە بڵێن پلە قادمەکان شیشیان بەدانا بۆکو ڕایگرێ ئەمێ چوو بە شیشەکە شۆر ببووە گیرفانی پڕ بوو لە هەڵما دیارە مناڵ بوو ئەنێ وەڵا ڕێخوەڵی هاتەوە بە خوار هاتەوە بە قاچی ئێتی بابە ڕێخوەڵە نایە بە قاچ ڕێخوەڵە ئەمە کونی تێ نەبووە کەواتە ئەم حاڵەتانە هەبوو هەمووی تەمەن ئەشتەش دێت بەس سیفەتی ئافرەت هەروایە من قەناعەتیمان ئافرەت زۆر باشتر لەو حاڵەتانە دووکەوتە ئیلا ئەڵاومە چاری نەبێت ئەینا باشتر دووکەوتە ئەوی ڕێخوەڵی هاتەوە بە قاچی تیم وەڵا ڕێخوەڵە قەن هەیە بە قاچ ئاخر ئەمە ڕێخوەڵ چۆن دەخوارەوە زۆر باشە دکتۆر زۆر جار کە ڕووداوێکی هاتوچۆ ئەبینین پیاکێشانە یا وەرگەڕانێک مرۆڤەکانی دەوروبەر ئەوانی کە ئەگەنە سەر ڕووداوەکە لێ ئەگەڕێن یانی ئەڵێن بە ئیسعاف بێت چارەسەریان بریندارە بکە یان بۆونە زۆر جار ئەڵێن بە ئەوەی لێکۆڵینەوەی مرور و پۆلیس بێ بزانین خەتای کێ بۆیان بۆ ینی بە جۆرێ لە جۆرەکان خەمساردی ڕووەکاتە کەسانی ئامادەبوو یا زۆر جار ئەترسێ لەوەی ئەگەر ئەم فریاگوزاریەکی سەرەتایی بۆ ئەم بریندارە بکە ئەگەر دوایی بمرێ خەڵکەکە یا کەسوکارەکەی بیخەنە ئەستۆی ئەم بڵێن
هۆکارەکەەوە بووە کە تۆ دەستکاریتکەوە بەبێ ئەوەی هیچ نەتزانیوە تۆ کابراایەکی نەخوێنەوار چۆن دەتوانی فریاگوزاری سەرای بۆم برینداری ئێمە بکەیت لەوە چێ بەجۆی لە جۆرەکان تووشی بەریەکەوتنی کۆمەڵایەتیش بێتەوە لایەن کەسوکاریەوە لەم کاتانە ئێمە چی بکەین یا ئەو کەسی کە گاتە سەر ڕووداوێکی هاتوچۆ ئایا لێگەڕێ بۆ ئیسعاف و تا پۆلیس و مرور بگەن ئەبێ و هیچ هەلاقەیەکشی بەسەر شکاوی و خوێنبەربوونی ئەم مرۆڤەوە نەبێ ئەم دەبێ ئەمە چی بکەین ڕاستە پرسیارەکەی تۆ دوو بەشم ئەمڕۆ لە وڵاتی ئێمە سیستەمێکی زۆر سەقەتی تۆ خەڵکێک تووشی کارەساتی بووە بە سیارەکەی خۆت ئێوێنە خەسخەنجا تۆگرن ئەمە خەڵی لەمە ئەترسێ بەڕاستی کابرا لەوەی هەر ڕێبوار بێ بێتێ پڕێ کاکە ئەم نەخۆر ئەم حاڵتوش حڵاتی وەکەوتە خوارەوە هۆشی نبی بۆ خەسخەنە جاکە تۆکەنە ژوورە بەبێ بڵێن کاکە خەی ناکە خۆ ئەم جاکە ئەگەر ئەمیش بێ خۆ تۆ نازانین کابەچێت کابرا ئەمە حاڵەتێکە حاڵێکی ترمان هەیە ئێمە خەڵکانێک کە تۆ ئەیبێت و خۆ دیارە ئەجلەوە خوا دیاری کردو کەس لەسەر ئەجل هیچ قسەی نییە بەڵام تۆ ئەم کەسە ئەبێت جاکە بەبێ ئەوەی خەڵکی ئێمە بڵێ کاکە ئەم کەسە بۆچی ئەم حاڵەتە بۆ تەهەوین بردن ئەڵێ ئەگەر تۆ نەت بردایان نەئامرد بەجار ئەمە وای لێکردوین نەوێرین بەڵام پێویستە تۆ ژیانی مرۆڤێک لە قسەی خەڵکی مهمترە بەڵام ئێمە کۆمەڵی سیستەم هەیە ئێمە ترسانەوە بەڕاستی ناوێری هەرچیەکەی دوای هەرچی پیاوەتەکەی تۆ لە ئاخرا ئەنجامەکەی بەخرا بەسەر تۆ ئەشکێتەوە و تۆ لە جیاتی چاقت کرد بەڵام چاکە بوو بەخراپە بۆیە پێویستە بەڕاستی مجتمعی ئێمە کۆمەلگە ئێمە بەڕاستی وشار بێت ئەو کەسانێک تۆ ئەگەر ئەمە نەکەیت نەبێتە کۆستە بۆ خەڵک هاوکار دەکات لۆچێ زۆر جار کەسەکەت ژیانی ئەپارێزێ بەڵام تۆ خۆ جۆجار ئەم ترسەوەی لێکردۆ ژیانی خەڵک لەدەستێن زۆرجار ئەم سارێ بجوڵی ئەوە نابێت بەڵام کاکە ئەم سارە بجوڵیان نەجوڵێت خۆ ژیانی خەڵکە لە سارەکە مهمترە بەڵێ خۆ زەرەکە کابرا حاڵتە ڕوئات بەڵام تۆ سارەکە ژوڵە تۆ مخالفنی تۆ مخالفی جاکە خەمی ئەوەتی ناڵێ ژیانی کەسەکان لە هەمان کاتێ حاڵێکی تژەیەک ئەم کەسانەکە سەر حاڵەکە وەکو جەناب باسی کرد ناوێری دەستی تێبێ نابەت پێشوەختە بێ خەڵکی کارسابار لە سارەکە دوورخیتەوە چیوە سارە ناسووتێت چی گەڕ ناگەێت بەڵستەکی بەڵزەکە ناتەقێتەوە بۆ تۆمانە هیچی ئەگەر لێ نییە ئەمانە وای لێکردین ئەم ترسەیە ناوێرین وەکو پێویست هاوکاری خەڵکیش بین تا چەندە فریاگوزاری سەرەتایی لە شوێنی ڕووداودا دەبێتە هۆکاری ڕزگاربوونی گیانی کەسێک یاخۆتەوەی کە برینەکەی کەمتر زیانی پێ بگەێنێت ڕاستیە ئەتوان بڵام فریاکەوتنی سەرەتایی لە 90 ژیانی خەڵ ڕزگارەکات بەڵام بە مەرجێ ئەو کەسی فریاگوزاریەکە ئەنجامێت کەسێکی ئەکادیمی بێت واتە کەسێک بێت من ناڵم کابرا ئەبێ کابرا ئیلا لە تەندروستی ئیشی کرد بێت مەرج نییە کابراایەک بێت لێزانی هەبێت هۆشیارەکی هەبێت ئەو قاچە شکاوە نەچی بینی بەشانتەوە قازە خوار و ئاوایە ئێتوەچی دەچیت ئەوە تۆ نێرڤەکە ئەو عەسەبەی کە هەیە بقرتی خۆتی و قاچە ئیشێ ئەو قاچە هەر ببێنە بێ بگرە بوونیشی بێت بۆ بەبار بەسەشانتەوە ئەبێ هەڵیشیگری بەبێ ئیشی پێ بکەیت لە هەمان کاتە وەکو باسم کرد کەسێکە سوتاوە ئەم سوتاوانە تۆ چی لەکەیت فێنەکردنەوەی بۆ یەکەم جار پێویستە بەڵام تۆ ئەچیت جارێکە ئەڵێ جارەکە بێن بۆ شوێنێکی تر ئەمانە کارەساتەکە قورسترەکە بەڵام تۆ لە شوێنی خۆیان بۆیەوە من نم زۆر لە هەر برازان بۆ قاچیشکە لە پاخۆمە باوکم مۆکاتە مابوو لە ژێنە تەمەسە نەماوە ئەو بە پێوەتە زانام قاچی خۆیەکرێتم ئەم قاچە بۆ بە دوو کردەوە قاچ یاری ئەکات تو ئەڵی با بۆ سێ بزانم خۆیەکرێ بە پێوە یعنی سەریکە دیا خۆ دوو جای وای لێ بکەی یەکتە تاو قاچە لێ بێتەوە خوێن توش خوێن بەربەرێکی زیاتر بێت تۆ کاتێ لە جای نەک چارێنەکە ژیانی فەوتان دەی خۆم لێوم هەر یەکسەر کێرە قاچم پێچاو بدمان ئەلحەمدولایە ئێستا کەسێکە هیچ کێشەشی نییە بەڵام کاتە ئەو لێزانی کەسەکە کە فریاگوزاریەکە ئەنجامەیە ئەشارەزاربوونی ئەو ژیانی زۆر خەڵ ڕزگارەکات ئەو شتانێک ئەفم کە ئەو شتانێک کە ڕوئایات هۆکارەکە نەزانیە لەو شتێکە بەسیط بێت بەڵام نەزانینی چارەسەرەکە ئەبێتە هۆی لە دەزانی ژیانی و کەسێک کە توش حاڵی کارەساتەکە ئێمە لە 100 خێزانە یا لە 100 ماڵە ڕەنگە ماڵێک پێداویستی فریاگوزاری سەرەتاییتیانە بێت ئەم پێداویستیانە تا چەندە گرنگە ئەم سنووقی کە لە ماڵەوە دانرێت بۆی کە ئەو پێداویستیانەی بۆ فریاگوزاری سەرەتایی پێویستە تێدایەتی تا چەندە پێویست هەر ماڵک دەبێ ئەم سندوقی هەبێت وڵی لە ڕاستیات ئەبێ هەموو ماڵەکەی تیابێت هەموو ماڵێک چیوەکو ئەرزم کرد لەسەرتا ئێمە کە تۆ لە ماڵێکا بووی ئاگرت هەبوو چەقۆت هەبوو سەرباند هەبوو ئەمانە کۆمەڵ پێشبینی کراوت تۆ بەردام ئەبێت چاوەڕێکی سەمارەکەت بڕژە مناڵەکە بسووتێت
چی من لە خەسایان سوتایی دامەکەم بەڕاستی ئەمانە زۆر بە بەردامی ئەمانە بینین یعنی ڕۆژان ئەگەر نەڵ ڕۆژانە هەفتە چەند ئەمە ئابینیت ئەمە شتێکە عنی تۆ ئەبێ ئەمانەت هەبێت ئەمانە بێت چۆن چاسەرەکەیت خۆ بە کە تۆ بە شتێکی پیسێکی ئەوەی تر کارەکە قورسترەکەیت ئەو توش حاڵێکی قورستر ئەبێ و کاتە عیلاجەکە قورسترە بێ ئەو کاتە چارەسەرەکان زۆر بە ڕاحەتر ئەگاتە نەتیجەی باش زۆر جار ئەبێتە هۆی لە دەستدانیش بۆیە پێویستە لەگەڵ تەواوکردنی ئەمەت هەبێت کە ئەماش هەبوو لە شوێنێکی پارێزراوە بێت بۆ کاتە پێویستەکان بەکار بێت کاتێک کە بەکارشە لەگەڵ ئیشەکە تەواوکرد چاوەڕێ نەکەیت بزانم حاڵی ئاگابەچی چی حاڵ ئاگابەچی ناگابەچی ئیشی تۆ نیە لەو کاتەیە چۆ تۆ هیچ شتێکت پێ نیە هیچ بابەتێکی ئەوەی تۆ شتێکی کاتیە پێویستە بە زۆرترین کار لەگەڵ تەواوبوونی بگەینە شوێنی مەبەست هەر کەسە بۆ ئەو شوێنێک کە زەرورە لەبەرەوە نەبوونی ئەو بابەتە فریاگوزاریان لە ماڵەکە بەڕاستی کەم تەرخەمێ هەر کەسێک ئەوەی نەبێت دەربارەی زۆر جار ئەو نمونەی کە منداڵمان بینیوە دوو پیلی ساعتی کردوتە نێولوتیەوە یان بوونە شتێک قو دەدا هەڵماتێک بێ یان بوونە زۆر جار منداڵمان بینیوە حەبی دایکی هەمووی بەیەکەوە خواردووە ئەوەی کە زۆر جار مرۆڤە گەورەکانیش لە پێنا خۆکشتن و کۆتاییانە بەژیانی خۆیانە حەبی زۆر بەسەریەکەوە خۆن لەم حاڵەتانە کە منداڵ یان بوونە بە شێوەیەکی گشتی منداڵ شتێکی نەخوازراوە خۆ یان شتێک پەڕێتە قوڕگیەوە یان بوونە شتێک کاتە نێولوتیەوە ئەمانە فریاگوزاری سەرەتاییان هیچ پێویستە یان پێویستە یەکسە بگەێنرێنە ئەمە فریاگوزاریەکە تۆ تەنها ئەوانەیە بتوانی مەجاری ڕێڕەوی هەوای نەگرتووە مەجاری هەناسی قەتع نەبووە چۆ تەنها ئەندێشتی سەرەتایی پێکرێت ئەوانەی کەزانانی ئەم کەسە شوێنی هەواکەی نەگیراوە مەجای هەناسەدانی هەیە و ئەتوانین مدەیەکی سێ بڕە باشتر ئەمە زووترین بە زووتی کات بگەێتە شوێنی خۆی ئەوانەیە کە عیلاجەکان حەبی دایکی خۆیان هەنێکە بۆ حاڵی ئینتیحار بەکارێنێ ئەوان تو هیچی بەناکرێت تەنها گەیاندە شوێنی خۆی و پێویستە غەستێ مە بکرێت ئەگەر ئەویش لە چەند سەعاتی تێپەڕی نەکردبێت یەکە سەعات تێپەڕی کاتە داخلی هەموو تێکەڵ بەخوێنی بۆ کاتە جسمی هەڵی مژیوە بەڵام ئەمانە تەنها ئەتوانی ئەو شتە زۆر سەرەتایانەیە کە شتێکە کە ڕێڕەوی هەناسی نەگرتووی ئەزانی ئەم کەسە قابلی ئەوەی ئەتوانێت مدەیەک ئەمێنێتەوە بۆری خواردنەوە کێشە نیە خۆ نایخنجێنێ بەڵام لە بۆری هەوا ئەمە مشکلی ئەبێ محاولەکە ئەمە هەرچۆن بێ لەم حاڵەتە ڕزگاری کەیت ئیتر لەگەڵ ئەوەی کە عیلاجەکان هەندێک حەپی خواردو ئەمانە تەنها تۆ بە زووتی کات ئەیگەنە شوێنی مەبەست بەوەی کە چارەسەری بۆ بکرێت تو هیچ ئەو ئەدەواتانی کە لێهێت و هیچت پێ نیە زۆر سپاس بۆ بەڕێز کاک هاوڕێسایی دیاری دەدەری پزیشک سپاس بۆ زانیارانی کە بەیەمەت بەخشی زۆر بەخێر بینەرانی عزیز ناوبڕێکی کورت وەردەگرین و لەگەڵمان من لە تەوەری دووەمی بەرنامەکەمان پێتان دەگەینەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. کارگەی شەربەتی خاڵقی گیرەوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شەربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شەربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بە تامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە. کارگەی شەربەتی خاڵقی. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە.
تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بە هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. مزگەوتی قەدر یەکێکە لەو مزگەوتە ڕێپێدراوانەی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی کە ساڵانە لە شاری سلێمانیدا خولێکی قورئان خوێندن بۆ کۆمەڵێ لە قوتابی و بە هەردوو ڕەگەزەوە دەکاتەوە. بریتە لە قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری خوا و پەروەردەیەکی ڕەسەنی ئاینی لە کۆتایی وەرزی هاوینیشدا ئەوانیش کۆتاییان بە خولە پەروەردەیەکەی خۆیانەکە نزیکەی 2 مانگی خایاند با پێکەوە بینەری ڤیتیەک بین لەو بارەیەوە. قرآني طهر ذاتي قرآني عصمة أمري قرآني طوق نجاتي آيات الله حمتني غمرتني بالبركات تحفظني من همزات الشيطان ومن زلاتي آيات الله حمتني غمرتني بالبركات تحفظني من همزات الشيطان ومن زلاتي دیارە بەپێی ئاەتی قورئانی پیرۆز مزگەوتەکان شوێنی پەخشکردنی نور و ڕووناچین بۆ مرۆڤایەتی خوای پەروەردگار لە قورئانە کە باسی ئەومان بۆ کە الله نور السماوات والأرض لە کۆتایە فەرمێ فی بویوت ئەذن الله أن ترفع. مزگەوتەکان هەمیشە ئەبێ نور و ڕووناچی پەخشکەن بۆ تاکەکانی کۆمەڵگە بە تایبەتیش بۆ جیل و نەوەی داهاتوو کە ئەم مناڵە چاوگەش و نەوجەوانە جوانانن کە ئێمە پێمان وایە لەو ڕۆژگارەیە پەروەردەکردنی مناڵەکانمان بە شێوازێکی ڕاست و دروست پەروەردەیەکی ئاینی جوان لە ناو مزگەوتەکانەوە ئەم پەروەردەیە ئەبێتە هۆی بەختەوەری و ئاسوودەیی خێزانەکان و پاشانیش کۆمەڵگە. ئێمە ساڵانە لە مزگەوتی قەدر ئەم خولەمان کردوێتەوە سوپاس بۆ خوام ساڵ 100 قوتابی کوڕ و 75 قوتابی کچمان بووە کە سەرپەرشتی کراون و هەفتەی 3 ڕۆژ ڕۆژانی شەمە و دووشەمە و پێنجشەمە لە کاتژمێر 3وە وانەیان خوێندووە قورئان و عقیدەی ئیسلامی و ئاداب و فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم خوێندووە و نزیکەی 2 مانگ زیاتر بەردەوام بووە. ئێستاش خولەکە کۆتایی پێ هاتووە. سوپاس بۆ خوای گەورە کۆمەڵێکی زۆر لە قوتابیانە سوودمەند بوون کە لە خولەکەیە بەشدار بوون هەم لە فێربوونی قورئان هەم لە فێربوونی ئاکار و ڕەوشتە بەرز و جوانەکانی ئیسلام. قرآني نبض حياتي قرآني طهر ذاتي قرآني عصمة أمري قرآني طوق نجاتي قرآني نبض حياتي قرآني طهر ذاتي قرآني عصمة أمري قرآني طوق نجاتي معجزة خالدة ما أعظمها من كلماتي من الرحمن علينا بكتاب من رحمة. دوای ئەوەی کە دەستخۆشی لە مامۆساکانەکەین بە تایبەتی مامۆسا ناسە خەتیبی مزگەوتی قەدر و ڕێز و سڵامان بۆ ئەو باوکانەی کە هانی مناڵەکانیانە بەشدار بن لەم خولەیە. ئەم خولە بێتە هاندێرێک بۆ مناڵەکان بۆ ئەوی زیاتر لە قورئانی پیرۆز نزیک بنەوە. بەڕاستی من لە مناڵەکانی خۆمەوە دەست پێ بکەم کچ و کوڕێکم هەیە بە ناوی شاد و شانیا بەڕاستی شەوان پێشەوەی بخەون بە سوورەتە پیرۆزەکانی قورئان خەویان لێ ئەکەوێ. بەنای خۆی بەخشندە و میهرەبان من بۆ قوتابیان لەم خولەدا کە بڵندانە تۆفیق بەژاریەم خولەم کردووە زۆر ئیسفادەم لێ کردووە هیوادارم دایک و باوکانی قوتابیانی مزگەوت هانی منداڵەکانیان بدەن بۆ مزگەوت و بۆ خولی هاوێنە و قرآني نبض حياتي قرآني طهر ذاتي قرآني عصمة أمري قرآني طوق نجاتي.
لەگەڵ دەستپێکردنەوەی وەرزینەوەی خوێندن بە تایبەتی لە ئێستادا بەشێک لە کۆلێژەکان دەوامەکانیان دەستی پێکردووە بەڵام ئەوەی کە گرنگە لەگەڵ دەستپێکردنی وەرزینەوەی خوێندن و کردنەوەی زانکۆ پەیمانەکان ئەو قوتابیانی لە دەرەوەی شار دێنە ناوەندی شارەکان و بەشەوان دەمێنەوە دەبێت بچنە بەشە ناوخۆییەکانەوە بۆیە ڕێنمایی پێویست لە ئێستادا چییە بۆ وەرگرتنی بەشە ناوخۆیەکان بە تایبەتی لە شاری سلێمانی و بە تایبەتی تر لە کەمپی نوێی زانکۆی سلێمانی کە تەوەری گفتوگۆی و تەوەری گفتوگۆی دووەمی بەرنامەی ئەمڕۆی پەیامی ڕۆژ دەبێت بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا نەژات حسێن سەرپەرشتیاری بەشە ناوخۆیی کەمپی نوێی زانکۆی سلێمانی مامۆستا گیان بەخێربێی ئەگەر لێەوە دەست پێ بکەین لە ئێستادا پێم وایە دەستپێکردنی دابشکردنی بەشە ناوخۆیی دەستی پێکردووە ڕێنماییەکان چین بۆ قوتابیەکان و با بڵین ڕێژەی بەشە ناوخۆیەکان کە دابش دەکرێت چەندە بەڵێ دەستان خۆش بۆ پێدانیم دەرفەتە ئێمە وەک بەشە ناوخۆیەکانی کەمپی نوێ لە زانکۆی سلێمانی وەک زانیاریکی گشتی بۆ خوێندکاران 21 بینای نیشتەجێبوونمان هەیە 4 بینایان کە بینای گەورەن 125 ژوورین کە دەتوانرێت 500 زیاتر لە 500 خوێنکار نیشتەجێ بکات بیناکانی تیژ 250 بۆ 300 خوێنکارتیان نیشتەجەیە وەک ڕێنمایی بۆ ئەم ساڵی خوێندن ئێمە پارساڵ پێویستمان بە زانیاری خوێنکاران هەبوو کۆمەڵە زانیاری بۆی بزانانی شوێنی نیشتەجێبوونی و ئەو بەڵگەنامانەی کە پێویستە بۆ نیشتەجێبوون بۆی خوێنکاری تریان کەسی تر هەلوەرنەگرێ بۆ پێدانی بەشە ناوخۆیی ئەم ساڵ تەنها پێویستمان بەوەیە کە باجێکی بەشە ناوخۆییمان بۆ کردوون ناسنامەیەکیان هەیە لەگەڵ ناوی ساڵانی ڕابردوو کە لە بەشە ناوخۆیی نیشتەجەیە ئەو بەڵگەنامایان پێبێ و ئەتوانن بێن نیشتەجێ بن و شوێنەکانی خۆیان وەرگرن زۆر باشە کەواتە ڕێژەی خوێندکارەکان چۆن ئەوەندێک کە تەسەور دەکەن بە تایبەتی ڕەنگە یەک دوومان یەکتریا یەکمان یەکتر ئەو کات مەرحەلەیەکەکانیش بێن دابشکردنەکە چۆنە زۆر جار ڕەنگە لە ڕابردوودا گلەیان هەبوو بێت کە ڕێژەیەکی زۆر لە قوتابیان 6 قوتابی 8 قوتابی لە ناو ژووریەکان ئەمانە چۆن دابەشەکرێت بۆ خۆتان دەزانن ئێمە کۆمەلگایەکی لە ڕووی نەوەخستنەوەەوە ئازاین ماشەڵە ئازاین بۆیە ئەو هیچ کاتێک ئەو ئامارە تین ناکرێیانی ئەو ڕێژەیە دیاری ناکرێ بۆ وەرگتن ساڵانە زانکۆی سلێمانی نزیکەی 22 بۆ 23 هزار خوێنکار وەرەگرێ لە ناو شار و دەرەوەی شار ئێمە وەکو کەمپی نوێ زیاتر لە 7,000 خوێنکاری بەشە ناوخۆییمان هەیە بەڵام 21 بینامان هەیە بیناکان هەموو بینای باشن ساڵانە نۆژە نەکرێنەوە بەداخۆ لە دوای 2014 کە ئەو کێشانە بەسەر باری دارایی حکومەتە هات هەندێک هەموو کوڕیمان هەبوو بەڵام سوپاس بۆ لێرەوە بۆ سەرۆکی زانکۆی سلێمانی بۆ وەزارەتی خوێندنی باڵا و بە تایبەتی ئێستا وەزیری خوێندنی باڵا لەسەر هێڵە بۆ چاکردنی کەم و کوڕیەکان بۆ نەمانی گرفتەکان وەزیری بەڕێز سەرۆکی زانکۆی سلێمانی ئەمساڵ خۆی چۆتە هەولێر لەگەڵ وەزارەتی دارایی ڕاستەوخۆ بۆ دابینکردنی کۆمپانیا خزمەتگوزاریەکان بڕیارەکانی هێناوەتەوە بۆی ساڵی خوێندن بە ڕێکوپێکی دەست پێ بکە خوێنکار پێویستی بەوە نەبێ کە گرفتی هەبێ خۆتان نەزان پار ساڵی مە تووشی گرفتی خزمەتگوزاری بین بەهۆی ئەوەی کە وەزارەتی دارایی درەنگ ئەو پێدانی تەندەر و ئەوانەی بڕیارەکانی گەڕاندەوە و ئێمەش خۆتەزانی ئەمانە هەموو کۆمپانیا بەڕێوەیە بن چکە لە توانای زانکۆی سلێمانیان نییە بەڕاستیەکە بێ وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی دارایی بڕیار لە بجەیەک بدا بۆ خزمەتکردنی خوێنکاران لە ڕووی خزمەتگوزاری چاکەرەوە و پاکەرەوە ئێمە وەکو بیناکانمان ئێستا کاهێنن بڵین نۆژەن کراونەتەوە ڕێکوپێ کراون و ئامادە کراون بۆ خوێنکاران بەڵام ئێمە کێشەی ڕێژەمان هەیە بەڕاستیەکەی ڕێژەیەکی زۆر لە خوێنکار وەرەگیرێ و ناشتوانانی هیچ خوێنکارێک وەرنەگری چونکە بە تایبەتی ئەوانەی کشان خۆ ناتوانن لە شوێنەکان لە ناو شار شقەیەک بگرن بۆیە ناچارین ڕێژەکە زیاد بکەین ئێمە ژوورەکانمان وەختی خۆی بۆ 4 کەس یا بۆ 5 کەس کراوە ئێمە تا ئێسش هەر نەمان کردەوە بە زیاترمان نەکردووە لە کەمپینیۆ چونکە ژوورەکان خۆی 4 بە 5 و توانای ئەوەندەیان هەیە بەڕاستیەکەی هەتا ئێستا و مجهازن لە ڕووی شوێنی نیشتەجێبوونەوە لە ڕووی بەفرگرە و ئەمانە هەموو دابین کراون بۆ خوێنکار ساڵانە زانکۆی سلێمانی وەزارەتی خوێندنی باڵا بڵین لە ڕووی سوتەمەنیەوە بجەیەکی تایبەت دابینەکە بۆ خزمەتکردنی خوێنکار بۆ دابینکردنی ساردکەرە و گەرمکەرەوە
و بتڵی غاز بۆ چێشخانەکانی خوێنکاران کە ئەمە جیاوازە لە هەموو زانکۆکانی تری هەرێمی کوردستان چونکە لە زانکۆکانی شارەکانی تر بتڵی غاز و ئەوانە لەسەر خوێنکاران خۆیانە بەڵام لە زانکۆی سلێمانی هەتا ئێستا بۆ سوپاسەوە ئەو بڕە دابین کراوە بۆ خوێنکاران ناکەوێتە سەرشانی خوێنکاران. زۆر باشە. کێشە و گرفتی سەرەکیتان چێ بە تایبەت هی ساڵی ڕابردووە ئەم ساڵیش هەڕەشەیە بێ بۆ خوێندکارانی نیشتەجێ بووی بەشە ناوخۆیەکە. ئێمە ئەوەی کە گرفتی سەرەکیە بەڕاستی تێنەگەیشتنی هەندێک کات خوێنکارانە لە بابەتەکان بۆ نمونە خوێنکار کە دێت ئەبێت ڕێگە بۆ خوێنکارەکەی هاوڕێشی ینی خۆش بکە هەندێک کات خوێنکار کێشە دروستەکە بەوەی کە ژوور ئەگرێ و هەوڵ لەگەڵ ژوورەکان لەگەڵ پێکەوە پەیوەندەکانیان هەندێک کات باش نییە. ئێمە هەوڵمانداوە ئەمساڵ چەند ساڵێکە یانیەوە 2 ساڵ زیاترە ئەمانوێ ئەوە جێبەجێکەین کە هەر بینایە کۆلێژی خۆی هەبێ ئەو 2 ساڵە زیاترە هەر بینایەک تایبەتە بە کۆلێجێکی خۆی هەندێک کات خوێنکار لەم گرفتەوە لە ئێمە تێناگە. ئێمە ئەمانەوێت ئاستی زانستی و خوێندنی خوێنکار بەرز بێتەوە. بۆ نموناگە لە ژوورێکە 2-4 کەسی تیا بێ دوانیان کۆلیجی یاسا بێ دانەیەکیان علوم بێ یەکێکیان زانستی مرۆڤایەتی بێ ئەگەر کەسێکیان بەیانی ئیمتیحانی هەیە یەکێک لە خوێنکارەکان سییانەکەی تر ئەگەر خوێندنی نەبێ یان تاقیکردنەوەی نەبێ کێشە بۆ ئەو دانەی تریا بۆ دوانێتتر دروستەکە. ئێمە لەم شوێنەوە هەندێک کات خوێنکار کێشەمان بۆ دروستەکە ئەیانەوێ لەگەڵ ئەوەی کە خۆیان ئەیانەوێ پێکەوە بن. ئێمەش مەبەسمانە کە ئاسچکە زانکۆی سلێمانی هەتاکو ئێسش لە ڕووی ڕانکینەوە بەرسین ئاسی هێناوە یەکەمە لە سەر ئاسی هەرێمی کوردستان نامانەوێت خوێنکارەکانمان ئاسیان دابەزێ ئەمانەوێت خزمەتیان بکەین چکە ئەو بەیانی ئەو کەسەی کە هەمان کۆلێجن و بەیەکەوە لە ژوورەکان هەمیان تاقیکردنەوەیان هەیە هەمیان هەوڵەدەن بەیەکەوە بەڵام ئەگەر دوو کۆلێجی جیاواز لە ژوورێکا بێ ئەو دوانەی تر کە تاقیکردنەوەیان نیە نایاڵن کەسەکانی تر بە ئاسانی هەوڵی تاقیکردنەوە بن. ئەوەی کێشە و گرفتە ئێمە بەڕاستیەکەی ڕاگەیاندنەکانمان هەندێک کات ڕۆڵی ئیجابی نابینن لەگەڵ ڕێزم ماندوون و حەزەکەین بەڕاستیەکەی لەگەڵمان نابن لەسەر هێڵ بن بۆ هەر گێشە و گرفتێک بەڵام هەندێک کات لەوانەیە بۆ دقەیەک بۆ 10 دقەیەک بۆ چارەکێک بۆ 20 دقەیەک کارەبایەکە بڕێ کێشەیەک دروستە بێ پێویست ناکاتەوە لە ناو کەناڵەکانی ڕاگەیاندنەوە هەندێک کات بە تەلەفۆنی خوێنکارێک یا بە شتێک بیکەیتە هەرایەک چونکە خۆتانەزان باوکو دایکی خوێنکار لە دەرەوە دایم دڵی لای خوێنکارەکەیەتی لای کوڕەکەیەتی لای کچەکەیەتی بە تایبەتی دایکەکان لە کەناڵێکە و کاڵێ ئەوە کارەبا قەتع بوو یا کێشەی کارەبا هەیە یا کێشەی ئەوە هەیە ئەوان تووشی نێگەرانیە بن ئەو شەوە ئێمە خۆمان ئاگادارین سەدان تەلەفۆن بۆ مناڵەکانیان نەکرێ باشن سەلامەتن بۆیە ڕاگەیاندەکان پێویستە ڕۆڵێکی ئیجابی ببینن جارێ لەسەر کێشەکە بکۆڵنەوە بزان لەگەڵ ئێمە پەیوەندی بکەن کێشەکە چییە چۆنە اینجا ئەتوانن بۆیە ئەمە ساڵانە کێشەمان بۆ دروستەکە بۆی کەسێک لەوانەیە پەیامنەرێکی بەڕێز بۆ دەرخستنی کارێکی خۆی بۆ ئیشێکی خۆی لەوانەیە حاڵەتێک دروستکە جاری وایە بە 2 هەفتە ئەو نیگەرانی ناڕێت. زۆر باشە. لە چەند ساڵی ڕابردوودا قوتابیانی بە شناوخۆیی داوای سەرفکردنەوەی دەرماڵەی بە شناوخۆیەکانیانە کرد ئەوەی کە چەند ساڵی ڕابردوو بەهۆی نەبوونی قەیرانی دارایی و 100,000 بۆ قوتابی کە نیشتەجەی شار بوو و 60,000 بۆی کە بە شناوخۆی وەرەگرت بەهۆی قەیرانی دارایی و ئەمە ماوەیە ڕاگیرە لەم ساڵدا چ پرۆژەیەکێ ئایا هیچ داواکاریەکە بۆ یام هیچ خواستێک هەیە بۆ دووبارە سەرفکردنەوە گێڕانەوەی ئەمە؟ وڵای خۆی ئەوە هاوکارێکی باش بوو بەڕاستیەکەی بۆ خوێنکار بۆ مانەوەی خوێنکارچکە ئێمە بەڕاستیەکەی ساڵانە هەوڵە دەین لە هەموو ئەو شوێنانە و هاوکاری خوێنکار بکرێ چکە خوێنکارمان هەیە جاری وایە مانگانە 3 مانگجارە 4 مانگجارێن لەبەر بارودۆخی دارایی خراپی ناتوانێت بڕاتەوە بۆ ماڵەوە ئەمە هاوکارێکی باش بەڵام خۆتانزان لە دوای 2014ەوە ئەوانەشی کە موچە خۆر بوون موچیان بڕا بوونە ڕبع موچەوە ئەوانە ئەم بابەتەش بابەتی دەرماڵە ئێمە پشتیوانی لە یەکەین و هاوکاریشین و داواشمان کردو بەڵام ئەمە لە دەسەڵاتی سەرۆکایەتی زانکۆ بەڵام خۆ ئێستا وەزارەتی خوێنی بۆ شێوەیە نەماوە بەڵام ئەمە لە دەسەڵاتی سەرۆکایەتی زانکۆ و زانکۆی سلێمانی و هیچ زانکۆیەکانیە وەزارەتی خوێنی باڵانیە تەنها لە داواکردن زیاتر ئەوە پێویستی بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیرانە چکە پێویستی بە تەشخیصکردنی بودجەیەکە ئەوە ئێمە نزیکەی 22,000 بۆ 23,000 خوێنکارمان هەیە وەختی خۆی 6,000دا بە خوێنکاری بە شەناوخۆیی 100,000 درا بە خوێنکارێک کە هاتوچۆوەکە و دەرەوەی شارە و بە شەناوخۆیی ناگرێت و 40,000 درا بە خوێنکاری ناو شار
و هەندێک ئادەمەش کێشەی دروستە کرد هەندێک تەلەبە هەبوو پێویستی نەبوویانی لە ڕووی مۆزعیمادیەوە هەم ئەوە تەشخیص ناکرێ ئێستا بزانی کە تۆ چەند کەس پێویستێتی و هەمیش پێویستی بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیرانە بۆ تەشخیصکردنی ئەو بوجێ. زۆر باشە مامۆستا لە ساڵانی ڕابردوو بە تایبەتی کە قەیرانی دارایی هەبوو مەبلەغێک پارە لەو قوتابیانە وەردەگیرا کە بەشە ناوخۆییان وەردەگرت بێچەوانە بوو بوویەوە ئەمە ئێستا ئەم ساڵ هیچ پارێک لەو قوتابیانە وەردەگرن کە دەچنە ناو بەشە ناوخۆیەکانەوە. ئێمە لە هەموو وەک زانکۆی سلێمانی و زانکۆکانی هەرێمی تری کوردستان ینی 50,000 دینار یا 25,000 دینار یا 30,000 دینار بارمتە وەرەگرن لە خوێنکاران ئەم بارمتەیە بە ئەوەیە کە خوێنکارەکە ڕێز لە ژوورەکەی لە کەرسەکانی ژوورەکەی ڕێز لە چێشتخانەکان لە نهۆمەکان لە هۆڵەکان لە پەنجەرەکان لە درگاکان بگرێ چکە خۆ دەزانێ ئێمە لەگەڵ توێژێکی گەنج کارەکەین هەندێک کات لەوانەیە حاڵەتێکی دەرونی هەبێ بەڵام حاڵەتە دەرونیەکەی بە کەرەستە و کەلوپەلی بە شەناوخۆیەکە بەتاڵەکاتەوە ئەمە ژواکە کە ئێمە ساڵانە تووشی ئەو گرفتە بین تووشی شکان تووشی لە ناو چوونی کەرەسا بین بۆیە ناچارین ئەم ساڵ پار ساڵ ناچار بین بارمتەیەک وەرگین بۆی خوێنکارەکە ڕێز لە کەرەستە و کەلوپەلەکانی بگرێ بەڵام ئەگەر کەرەستە و کەلوپەلەکانی بە ڕێکوپێکی خزمەت کرده بوو و هیچ بۆمان گەڕاندۆتەوە ئەم ساڵ ئێمە وەرشمان گرتوتەوە هەم لە کۆتایی ساڵا هەموو خوێنکارێک پارەکەی خۆی وەرگرتوتەوە ئەو خوێنکارەشی کە ئەگەر زەرری بە کەرەستەیە گەیاندبێ بەقەی ئەو کەرەسەی کە بای چەندە ئەوەندە تەغریم کراوە واتەمە 2000 پارەکەیان بۆ گەڕێن زۆر باشە زۆر جار لە کۆتایە دەبینی هەندێ قوتابی کە ڕەنگە درەنگ هاتە بن گلەیەوە دەکەن بەشە ناوخۆیان بەش نەماوە یاخۆ دەیانوێت لە ناو کەمپەکەیە بەشە ناوخۆی وەربگرن بەڵام پڕ بۆتەوە جێ نەماوە ئایا قوتابیمان هەیە کە 2000 وەک ئاماژەشت پێکرد بۆی ڕێژەی کەمی بیناوە شوێنی بەش نەمێنێت ئەمانە چارنووسیان چی بێت ئێمە ناچارین ینی هەر کاتێک ئەگەر تووشی ئەو کێشە بین ناچارین لەسەر ژوورەکان لەسەر چکە بۆی خوێنکارەکان هەموو وەکو یەک هاوکاری یەکتری بکەن و سواز بەخوایمە کەمپینۆی زانکۆی سلێمانی وەکو زانکۆی سلێمانی کێشەی تا ئێستا کێشەی کەمی شوێنمان نییە چکە خاوەنی 21 بیناین ئەگەر بە شێوەیەکی ڕێکوپێ خوێنکاران داوا بکەن ئەوە بەڵگەنامانەی کە ئێمە ئەمانەوێت ئەو شێو بڕیارانەی کە ئێمە دەریەکەین بۆیان ئەگەر بە شێوەیەکی ڕێکوپێک بێن وەری بن لە کاتی خۆیان وەری بن هیچ کێشە و گرفتێک نابێ هەندێک کات خوێنکار لە کاتی داوام ئێستا ئێمە لە حەڤەی مانگ دەست بە دابشکردنی بەشە ناوخۆیەکانەکەین تا 21 مانگ هەندێک کات خوێنکار ئیتیزامات بە وەرگرتنی بەشە ناوخۆیەوە ناکە یان لە پێشەوە ناوێت بەشە ناوخۆی وەرگێ جاری وایە لە مانگی یەکە لە مانگی دو پەشیمانە بێتەوە ئەو چەند مانگە هاتچۆکە دواتر پەشیمانەکەوێتەوە داوای بەشە ناوخۆیەکە ئەو کاتە ئێمە هەموو بەرنامەی خۆمانمان تەواو کردووە ژوورەکانمان تەواو کردووە ئەوە هەندێک کات گرفتی بۆ دروستە بێ چکەنە لە کاتی خۆیان داوای بەشە ناوخۆی کردووە هەندێک کاتیش ئەوانە هەر چارەسەریان بۆکەی نایڵین تووشی گرفتن زۆر باش ساڵانە قوتابیان بەدەست نەبوونی سوتەمەنی و گەرمکەرەوە دەناڵێنن ینی بەشێ لە کێشەکانیانەوەیە ساڵی ڕابردوش بینیمان کە بەشێ لە قوتابیان بەهۆی نەبوونی نەوت و سوتەمەنیەوە گلەی و گازندەیەکی زۆریان لە سەرۆکایەتی زانکۆوە بوو ئەم ساڵ هیچ وەکۆڵی ئومێدێک هەیە هیچ بەڵێنێک هەیەکەوە دڵی قوتابیان خۆش بن کە ئەو کێشەی ساڵانی ڕابردوو دووبارە نەبێتەوە سوپاس بخوا ئەم ساڵ ئامادەکاری باش کراوە و بە هیمەتی دڵسۆزانی بەڕێ سەرۆکی زانکۆ چونکە خۆی بەردەوام لەسەر هێڵە لەگەڵمان بۆ ئاسانکاری ئیشەکان خۆی بە شخصی چۆتە هەولێر لەگەڵ وەزارەتی دارایی وەزارەتی خوێنی باڵا بۆ چارەسەرکردنی گرفتەکان و تەرخانکردنی بودجەی تایبەت بۆ ئەو مەبەستە بۆی خوێنکار تووشی حاڵەت نەبێتەوە خۆشتە زانی ئەمە لە وڵاتێکەکان پێویستان بە نەوتە ینی کێشەکە ئێمە وەکو کەمپینوێ ئێمە پێویستمان تەنها بە گازە لەگەڵ بتڵی غاز بۆ چێشتخانەکانی خوێنکاران گازەکە ئەو سۆباکان بە گازی ئێمە زۆپامان ئێمە ساردکەرە و گەرمکەرەوەمان هەیە سیستەمێکی مرکزیە ئەو سیستەما ساردکەرە و گەرمکەرەوە ئەدا بە هەموو بیناکان بەڵام پێویستە بە گازی شەکە پێویستی بە گازە بۆیە کێشە و گرفتمان نەبوو ئێمە وەکو بەشە ناوخۆیەکان کێشەی گرفتی سوتەمەنیمان نەبووە بەڵام ئەوەی کە پار ڕوویدا کێشە گرفتی کۆمپانیای خزمەتگوزاری بوو کۆمپانیای چاکەرەوە و پاکەرەوە چاکردنی کەرەستە و ئامێرەکانی ساردکەرەوە و ئیدامەکردن و پیشپێکردنی لەگەڵ پاکردنەوەی شوێنەکانی خوێنکار ئەم ساڵ و کێشەیەتان نییە و چارەسەر بۆ هەر لە پێش دەستپێکردنی خوێندن کۆمپانیەکان ئامادەن بۆ خزمەتگوزاری و بۆ خزمەتکردنی خوێنکارە زۆر باشە دوجار تا چەندە پێویستان بە
هوشیاری قوتابیەکێ لە بەشە ناوخۆی بۆی کە لایەکەوە بەشە ناوخۆی کە بە سەلامەتی بپارێزرێت لەوەی کە لایەکی دیکەشەوە لەگەڵتانە نەرم بن ئەگەر کێشەیەکە بێت تاوکاتی چارەسەر بکرێت ڕەنگە ئەگەر هەر ناڕزایەتێکیش دەرببڕن دوجار هەر ڕەنگە بە زیانی هاوڕێکی تریان بێت کە ڕەنگە سبێنی امتحانێکی هەبێ تا چەندە پێویستان بە تەفاهم و لێک تێگەیشتن هەیە لە نێوان بەرپرسانی بەشە ناوخۆی و خودی قوتابیەکاندا. ئێمە لێرە داوا لە خوێنکارانەکەین ئێمە لەسەر خەتین بەردەوام لەگەڵیان بەبێ جیاوازی خوێنکاران خۆیان شاهیدن شاهیدی کارەکانی ئێمە هیچ ژوورێکی تایبەت هیچ جیاوازیەک هیچ کەسێکەوە جیاوازی بکرێت لە سکەڵ کەسێکی تر لەگەڵ خوێنکارێکی تر ئەمانە لە بەشە ناوخۆیەکانی ئێمە بە هیچ جۆرێک نییە خۆشیان شایدی ئەوەن هەمومان هەوڵمان داوە پێکەوە خزمەت بۆ شوێنە بکەین من بۆ خۆم بە شەو و بە ڕۆژ و لەگەڵ ستافەکەمان فەرمانبەرەکان ماندوون بەڕاستیەکەی چونکە ئێمە لەگەڵ توێژێ کارەکەین خۆتان نەزانن لە ماڵەوە دابڕاوە کۆمەڵە مەعاناتی هەیە هەندێک کات جیاوازی لە ڕوویداراییەوە لەگەڵ هاوڕێکەی هەیە هەندێک کات لە کۆلێجەکەی تووشی کێشەیەک ئەبێ معاناتەکەی یان کاریگەرەکەی لەسەر بەشە نەخۆیەکانە لەسەر فەرمانبەرەکانی ئێمەیە ئێمە هەوڵمانداوە باوک و کوڕ یان مام و برازا یان مام و خوشکەزا لەگەڵ خوێنکارەکانمان کێشەمان بۆ دروست نەکەن بەڕاستیەکەی چونکە ئەو کێشانی کە بۆ ئێمە دروستە بێ دواتر خۆیان زەرری تیاکەن خۆیان تووشی لێپێچینەوە بن بە تایبەتی ئەو کەرەسەی قەدەغەکراوەکو نێرگەلە و کۆمەڵی حاڵەت کە ئەیهێنە ناو بەشە ناوخۆیەکانەوە ئێمە ئەمساڵ بڕیاری توندمان هەیە بۆ حاڵەتە و بە دوواداچن و پشکنینمان هەیە چونکە ئێمە ناکرێ خوێنکار هەندێکات لە ماڵی باوکی نەجگەرە خۆر بووە نەرگەلە خۆر بووە بەڵام دێتە ناو بەشە ناوخۆیەکان لە ماوەی ساڵە 2 ساڵ بەهۆی هاوڕێکانیەوە بەهۆی چوونە دەرەوەی زۆریەوە ئالوودەی ئەم حاڵەتە ئەبێ بکەمە پرسیار مامۆستاژە ڕێنمایی تایبەتان بۆ بەشە ناوخۆی کوڕان و کچان لەکردنەوەی دەرگاکە تا داخستنی لە هاتوچۆی شەوانیان ئەم ڕێنمایە تایبەتان ئەمساڵ دیار ئاماژت پێکرد کە تونتر بوونەتەوە چی و چین ئێمە بەشی وەکو کولتورەکە ئێمە خۆتان نەزانین بەشە ناوخۆی کچان ئێمە هەروەکو باوکێکە ئەگەر ئاگەی لە کچەکەی بێت کشەکەی منداڵەکەی ئێوارە تۆزێک درەنگ بێتەوە لەوانەیە لێ پێچینەوەی لەگەڵا بکە لێپرسینەوەی لەگەڵا بکە ئێمەش لە دوای بانگی مەغریبەوە ئێمە لە بەیانی کە خوێنکاران نچنە داوامی کۆلێجەکانی خۆیان هەتاکو بانگی مەغریب ئێمە هیچ بەرپرسیارەتێکمان لەسەرنیەوە هیچ بە دوواداچوونێک بە خوێنکار ناکەین بەڕاستیەکەی بەڵام لە دوای بانگی مەغریبەوە کە دایمەن بەشە ناوخۆیەکانی کچان داخرێن ئەو خوێنکارانەی کە تاخیرە بنەبێ هۆکارەکەی بزانین ئەگەر جاری وایە پێویستی بە عیادە هەیە پێویستی بە چوونە بازار هەیە بەڵام بێ لە کاتی خۆیان بگەڕێتەوە ئەگەر کەسێکیش تاخیرە بێ بەڵگەنامەی عیادەکەی پێبێ یان شتێکی پێبێ کە هۆکار بێ بۆ تاخیربوونەکەی ئێمە هەر مۆڵەتیانە دەین بەڵام ناکرێ ئێمە باوکو دایکەکان مناڵەکانیان سپاردۆ بە ئێمە و پێویستە ئەو وازانێ لە ناو بەشە ناوخۆی بەڵام ئەگەر لێ پێشینەوە نەکەین ئێمە و ئاگەمە لە خوێنکارەکانی خۆمان نەبێ بەڕاستی لەوانندەی هەندێک کارەسات و مەترسی ڕووبدات بۆیە ئێمە لە دوای مەغریبەوە دایمەن بەشە ناوخۆیەکانی کچان داخرێت هەتاکو و بەیانی نەچوونە دەرەوە و نەهات نەژوورەوە بۆ کوڕان لەبەرەوەی کوڕان خۆتان نەزانن لە کولتورەکەی ئێمە ڕەگەزی نێر و ڕەگەزی مێ جیاوازی هەیە بۆیە هەتاکو سەعاتدا دانراوە بۆی کەسەکە جاری وایە چێتە بازار و ئەوێت تەفریقێکی خۆی بکە یان گەڕانێکی خۆی بکە بۆیە مۆڵەتی بۆ ئەوان زیاتر دراوە بەڵام هەندێک کات بەداخەوە خوێنکاران ئیلتیزام بەوە ناکەن ئەمە وای کردووە کە تووشی کێشە بن هەم لە دەرەوە تووشی کێشا بن هەم خۆیان تووشی حاڵەتی ئەوە بن بۆ منە ڕووی نێرگەلە خواردن و هەندێک حاڵەتەوە کە دواتر زەرری بۆ خۆیان و بۆ کۆمەڵگەکەشەوە بۆ لەسەر ئاسی خوێندیشان هەیە هێنانی میوان و برادر لەلایەن قوتابیەوە یا زۆر جار هەر لە بەشێکی دیکە لە بەش ناوخۆیەکی دیکە یا لە کۆلێژێکی دیکەوە هاوڕێیەکی دێنێ یان بوومنە دۆستێکێتی ئامۆزایەکێتی لە شارەکەی خۆیەوە تا چەند ئەمە ڕێنماییتان چییە بۆ ئەمە ئێمە ڕێگە نادەین بە هیچ میوان و ئەوانەی کە بە شێوەیەکی ڕسمی بەڵام خوێنکار هەیە بە منە داوای مۆڵەتمان لێکاکە ئەم شەو خوێنکارەکەی کە لە ناوشارە ئەیانوێک بەیەکەوە هەندێک کات راپۆرتیان هەیە هەندێک کات ئەیانەوێ شتێک ئامادە بکەن بۆ خوێندنەکەیان ئێمە بۆ حاڵەتانە ڕێگادەین بەڵام لەو حاڵەتانە بەدەچێت چونکە ئەو ژوورە 5 خوێنکاری تێ ئەگەر میوانێک یان 2 میوان بێت بێتە ئەوێ کە خوێنکار نیە لەوانەیە بارودۆخ لە خوێنکارەکانی تر شتێک بە و ئەو شەوە بێتە جەوێکی تر نەک بێتە جەوی خوێندن کاتەوە بە بڕیارتان هەیە وەک پێشتر ئاماژت کرد پشکنینتان بۆ نێرگەلە و ئەمانە چۆنیان پشکنیانە باست کرد ئێمە لیژنە ساڵانە لیژنەمان هەیە لیژنەکان ئەگەڕێن بە ناو بەشە ناوخۆیەکان و
هەر لە سەرەتای ساڵەوە ڕێنمایی دەرەکەین بۆ کەرەستە خەدەکراوەکان کە ئەوانەی کە ئەم کەرەستانە بەکارنێنن یان نەیهێن بۆ ناو بەشە ناوخۆیی تووشی لێپێچینەوە بن هەچ کاتێک کە خوێنکارێک تووشی ئەوە بێت لە سەرەتاوە کۆلێجەکەی ئاگادارەکرێتەوە بۆ لێپێچینەوە و تعودی پێپڕەکرێتەوە بۆی دووباری نکاتەوە نێرگەلە یان جگەرش نا لەگەڵ جگەرە هینێک نییە بەڵام داوامان لێکردوون کە لە ناو ژوورەکان نەخورێ ینی بەکارنێنێ لە شوێنی گشتیا بۆی زەرەی نەبێ بۆ لە حاڵەتێکا مەگەر خوێنکارەکە لە نایەن خوێنکارەکانی تری هاوڕێیەوە کە داوا بکرێت کە زەرەی گەیاندۆ بە ژوورەکە و شگەرەیەکی زۆر بەکاردێنێ و بێزاری بەکارێت لەو کاتە لێ پرسیینەوەکەی زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا نەژات حوسێن سەرپەرشتیاری بەشە ناوخۆی کەمپینی زانکۆی سلێمانی سپاس بینەرانی عزیز دەچینە لای VTێک لە یەکێکی دیکەیە لە کۆتایی هاتنی خولەکانی هاوینەی مەڵبەندی چەمچەماڵ کە دیارە مەڵبەندی چەمچەماڵێکێکە لە مەڵبەندەکان کە زیاتر چالاکی هەیە کە ئەویش خولی پەروەردەییە با پێکەوە بینەری VTێک بین کە پەیامێرمان جەلال حوسێن بۆی ئامادە کردوین.
بڕگەی دروستکردنی خواردن و شیرینی دروستکردن بە تایبەتی کە لالایەن خات و فاتومە حەسەنەوە ئامادەکراوە کە بڕگەیەکی هەفتانەی بەرنامەی پەیامی ڕۆژە با پێکەوە بینەری بین. سڵاو بینەرانی ئەزیز، ئەم جارش لەگەڵتان دەبم بۆ دروستکردنی شیرینی ناوی سپایدەر کێک. کەرسەکان پێک هاتین لە 2 کوب ئارد لەگەڵ 2 مڵاکی چێشت پیکن پاودر لەگەڵ 1 مڵاک ڤانێلا، 1 کوب شیری جیراوە، 1 کوب کەمێک زیاتر، 2 کوب ڕون لەگەڵ 4 دانە هێلکە، 2 مڵاک و نیو مڵاکی چێشت کاکاو لەگەڵ نوتێلا. ئێستاش دەست دەکەین بە دروستکردنی کێکەکە. هەنگاوەکان یەک لە دوای یەک باز دەکەین. لەگەڵم بن. بۆ دروستکردنی کێکی ئیسفنجی کەکاوی هێلکەکان یعنی سپێنەکە و زردێنەکەی بێکەوە تێدەکەم. بەس ئەگەر کێکەکە سپیبی وا باشترە سپێنەکەی لە زردێنەکەی جیا بگرێتەوە. و هێلکەکە لەگەڵ شکلەکەی یەکەم دار پاشان شیرەکە ڤانێلا ئارد ئێستاش دەست دەکەین بە برنی ئەو وەرەقەیە لە بنی ئەو قالبێ بۆ شێ ببرین باشتر. کەمەک چەور دەگەین تەنیشتەکانی بەڕۆن. ئێستاش کێکەکە تەوا بوو. کاتی ئەوەیە بیکەینە ناو فڕن. دەرەجەی فڕنەکەەوە باشە 180 تا 200 یعنی 180 تا 200 باشترە. ماوەکەشی 45 دقیقە. ئێستاش کێکەکەی لە ناو فڕنیدا دەنێن. دەرەجەی فڕنیەکە دەرەجەکەی بە 180 یان 200 بیتن. کاتێکیشی بە مەسەلەن 40 دقیقە یان 45 دقیقە بیت. ئێستاش کێکەکە تەوا بوو. دوای ئەوەی برژا کاتێکی دیارمان کردبوو پێشتر گوتمان 40 یان 45 دقیقە.
دوای ئەوەی کێکەکە تەواو بوو ئێستاش دەست دەکەین بە دروستکردنی کرێم یان کرێمەکە بەخۆی حازرە بەس ئەمن بۆ شێوێ دروست دەکەم ئەوە 150 گرام کرێمی شانتی یعنی یەک پاکێت هەیە بە حازری ئەوەش نیو بەرداغ شیری گیراوە هەندێک نوتێلای تێ دەکەم مەسەڵەن نیو مڵاک چێشت نوتێلا هەتا ڕەنگەکەی هەندێک ئەوە بیتن ڕەنگەکەی هەندێک ئەوەی زەهەبی دەبیتن لەگەر پەنیری گیری تقریبا نیو کوب دەبیتن ئەوە تامی خۆشترە لە بۆ هەر شتێک کرێم ئەگەر بگریتەوە بۆ شێ بگریەوە تامی خۆشتر دەبیت ئەگەر ئەو پەنیری کریش نەبوو دەتان قشتەی بەکاربینن ئێستاش کرێمەکە ئامادە بوو ئەمن ئەوەی بەکاردێنم هەندێک نوتێلا بەجیا چکەمە باسمان کرد گوتمان کێکی سپایدەر دروست دەکەین یعنی کێکی سپایدەر دەبیت گەلەوەی کرێمەکەم پێدا کرد ئەو نەخشەی کە پێ دەڵێن سپایدەر یعنی وەکو داوەکەی وایە ئەوە شیری گیراوە کەمەک تقریبا 2 مڵاکی چشت لەگەڵ یەک مڵاک نوتێلا خۆی هەندێک پێیتە هەندێک تۆندا بەس ئەگەر لەگەر ئەو شیرەی هەندێک شل دەبیتەوە لە ئەوی نەخشەکە جوان دروست بیتن ئەگەر تۆن بیتن زەحمەت نەخشەکە دروست دەبیتن لەگەر شیرەکەی هەندێک شل دەبیتەوە ئەو چیسێ هێشتا ئێرەم نەمدەڕاندێ بەم قەست جارێ هەتا نوتێلایەکەی تێ دەکەم دەتانی نەستەلە بەکاربینی شەرت نییە ئیلا نوتێلا بیتن یعنی شکڵاتە هەر لەناو قالبەکەی خۆی ئەوها باشترە یەکەم جار کرێمەکە ئێستاش کرێمەکە تەواو بوو نەخشەکەی دروست دەکەین بە هەر زەرفێک دروستکەن ئەتیادیە تان بەعلاگەش دروستیکەن بەعلاگەش دروست بکەن
ئێستاش کێکەکە تەواو بوو لەگەڵ کرێمەکە و جوانکاریەکەی لە ناو سەلازەیدا دەدەین هەتا ماوەی 15 دقە یان 20 دقە هەتا وەکو کرێمەکەی تۆمبی لە کاتی پارچەکردن ئەوها جوانترە. گەلانی جیهان شانازی بە بەرزی و گەورەی بورجەکانی خۆیانەوە دەکەن. باشێ لە وڵاتانی دنیا بوونی کۆمەڵێ بورجی بەرز ناساندونی وەکو بورجەکەی میلاد لە تاران و بورجی لە فەڕەنسا و بورجی خەلیفە لە دوبەی. با ئێستامەش ئاشناتان بکەین بە تەواوی ئەو بورجە گەورانەی لە جیهاندا هەن و بزانین کامانن تەواوی بورجە بەرز و گەورەکانی وڵاتانی جیهان. کامانن بورجە گەورەکانی جیهان. بورجی خەلیفە لە دوبەی بە یەکەم گەورەترین بورجی جیهان دادنرێت. لە ساڵی 2004 بۆ 2010 دروست کراوە. بەرزیەکەی 822 مەترە و ڕووبەری پانیەکەی 570,000 مەتر چوارگۆشەیە. تێچووی دروستکردنی بڕی 1.5 ملیارد دۆلاری ئەمریکی بووە. بورجی شاهانشای تاوال لە چین بە دووەم گەورەترین بورجی جیهان دادەنرێت. لە ساڵی 2008 بۆ 2015 دروست کراوە. بەرزیەکەی 632 مەترە و ڕووبەری پانیەکەی 380,000 مەتر چوارگۆشەیە. لە 128 نهۆم پێک دێت. بورجی مەکەلۆک تاوەر لە سعودیا بە سێم گەورەترین بورجی جیهان دادەنرێت. لە ساڵی 2004 بۆ 2012 دروست کراوە. بەرزیەکەی 601 مەترە و ڕووبەری پانیەکەی 1574 مەتر چوارگۆشەیە. لە 94 نهۆم پێک دێت. بورجی لوتویت تاوەر لە کۆریای باشوور بە چوارەم گەورەترین بورجی جیهان دادەنرێت. لە ساڵی 2009 بۆ 2018 دروست کراوە. بەرزیەکەی 555 مەترە و ڕووبەری پانیەکەی 3400 مەتر چوارگۆشەیە. بەڵێ خۆشەویستان بەم شێوەیەش لەگەڵ هاوکارم کاک جەلال هاتینە کۆتایی ئەڵقە و بابەتی ئەمڕۆژمان. ئومێدەکەین جێی ڕەزامەندی خوای گەورە و پاشانەوەی عزیز و خۆشەویست بوو بێ و تا بێ گەشتنەوەی تر لە ئەڵقەیەکی تری بەرنامی پەیامی ڕۆژ بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم هەمیشە خواتان لەگەڵ بێ و دڵتان پڕ لە شادی بێ خواتان لەگەڵ.